خۆشەویستان پێم خۆش بوو ئەمڕۆ بە تایبەت بە خێراتنی کاگیوا و کاکاوە و ئەم برا بەڕێزانە بکەم کاک بێستون و کاک هەورامانی خۆشەویست و کاگاراس کە تەشریفیان هێنا بۆ ئۆفیسی سەرەکی ڕێکخراوی ڕۆژمیرانی کورد و کتێبخانەی ئورفە و کەناڵی بیکەیفۆ و پێم خۆشە چەند وتەیە لە کاگیوا و کاکاوە برادەرانە وەرگرم. کاگیوا بەخێر بێت. سپاس کاکە گەمەجان خۆشحاڵم ئەمڕۆ هاتمە ئۆفیسەکەتان و لە نزیکەوە بە جەنابتان گەیشت بوو ئەم فرسەتان بە من بەخشی ئەگەر پرسیارێکی بە لە نێوانمانە پێم خۆشە. ئەمڕۆ ئێمە زۆر خۆشحاڵ کرد کە هاتیت و میوانداریەکەی ئێمەت قبوڵ کرد بەڕاستی. منی بە هەمان شێوە خۆشحاڵم پاس بۆ میوانداریتان. ئەم جۆرە بیرۆکانە چۆنە بینی؟ ئەم جۆرە بیرۆکانە، ئەم جۆرە کۆبوونەوەیە، ئەم جۆرە ئۆفیسانەیە، ئەم جۆرە بابڵێم گربوونەوەانە بەڕاستی بەلای منەوە کارێکی دۆ گەورەیە، چونکە هەموو نەتەوەی هەموو گەلێک گەربێت و کەڵتور و شناس و زمانی نەپارێزی بەرەو نەناوچوو نەچێت. گەلی ئێمە بە تایبەتی کە چوارچەوە دەستور و یاسا وڵاتێکمانی و داپێنەراو نییە، ئەبێ بەڕاستی خاوەندارەتی پارێزگاری لەم زمان و کەڵتور و لەم جۆرە کۆبوونەوەانە بکەین تاوەکو بەزیندوێتی بیهێڵینەوە، ئەگەر بەزیندوێتی نەهێڵینەوە ئیتر بۆنەوەکەمان بەرەو نەمانەچوو بەرەو وەکو چۆن ئەو گەلانی کەیتەوەکو سۆمەرەکان ئاشورەکان هەم ئیمپراتۆر بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام لەبەر ئەوەی کە نێوبوونەوە نەبووە مەسەن پارێزگاری لە خاوەندارەتیان لە کەڵتور و زمانەکە نەکردووە نەماون، دا بۆ ئێمە دەستخۆشیان لێکم کارێکی زۆر جوانە مەزنە. بە پێویستە زانی لە هەموو شارێکا کتێبخانەیەکی کوردی هەبێ وەک ئێرە کە چۆن کتێبخانەیەکمان هەیە. بێگومان کتێب خۆراکە، خۆراکی ڕۆحە، خۆراکی مێشکە، کتێب ئەمانگەێنێ بە هەموو پاڵەوانەکانی جیهان، کتێب ئەمانگەێنێ بە هەموو ئەدەبیاتی دەرەوەی کوردستان، هەر دەبێ بە ئەدەبیاتی خۆمان، کتێب ئەمانگەێنێ بەوەی کەوا مێشمان فراوان بێ، کتێب ئەمانگەێنێ بەوەی کەوا لەگەڵ هەموو کەڵتور و فەرهەنگانی کە تێکەڵ بین، کتێب ئەمانگەێنێتە هەموو ئاشتی و ئاشت ئاواییە، کتێب ئەمانگەێنێ بە هەموو ئەدیانەکان، بۆیە گرنگە ئەم کتێبخانانە لە هەموو شوێنێکدا هەبێ تاوەکو کۆمەلگای کوردی بەرەو شیاری بڕوە. لەبیرمان نەچێت گەورەترین کێشەی گەلی کورد ئەوەیە کە غایبە لە ئەدەبیاتی کوردی، غایبە لە هەموو نووسینە، لە هەموو خوێندنەوە بەتایبەتی خوێنەر نییە. ئەم کارانە بەلای منەوە شۆڕشی گەورەی ئەدەبیە کە دەکرێت لە هەموو شارێکا بکرێ. من بەش بە حاڵی خۆم یعنی بەڕاستی توانی ئەم نوع شۆڕشە ئەدەبیەم. دەستان خۆش و کارێکی زۆر جوانە بەلای منەوە. سپاس کاگیوای خۆشەویست. کاکاوە بەخێر بێت. زۆر سپاس کاکاوە جەنابتان لە ڕێکخراوی داکۆ کار دەکەن و پێم خۆشە ئەمڕۆ هاتنی تۆ بۆ ئێرە خۆشحاڵی کردین. چی وای لێ کردی ئەمڕۆ سەردانی ئێرە بکەی وەک کتێبخانەکە وەک ئۆفیسەکە؟ سپاس بۆ ئێوە بۆ ئەو دەرفەتە. من بەڕاستی ئەمڕۆ خۆم زۆر خۆشحاڵە زانم کە لە ئۆفیسی سەرەکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا خۆم ببینمەوە. بەڕاستی ماوەی کشە تا مەزروعێم دیدارە بووم، چونکە ڕێکخراوێکی جوانن، ڕێکخراوێکی چالاکن، خودی خۆت بە شخصی و بە تایبەتی من یعنی خۆشحاڵتر بووم جێگای شانازیە دوای ئەوەی ئەو کتێبخانە جوانم بینی بە ناوی کتێبخانەی ئورفە. بەڕاستی جێگای دەستخۆشین خۆزگە لە لەندەن و لە تەواوی شارەکانی تریش وەک ئەوەی ئێوە کردوتانە هەبێ. هەرچەندە لە ڕابووتر کاکیوا و کۆمەڵک ڕێکخرا و کەسایەتی دیاری درەن، بەڵام ئەمەی ئێوە ئیمڕۆ منی سەرسام کرد، هەم بەبوونی ئەو هەموو کتێبە جوانە، هەم ئەو هۆڵە ئەو کار و چالاکیانێکی کردوتانە، زائیدەن کەناڵی بیکەیفۆریش کە بەڕاستی جێدەسی دیارە. من خۆمە خۆشحاڵە زانم جارێکی تر کە لێرە لەگەڵەوە خۆمە بینمەوە. زۆر سپاس بۆ کاکاوی خۆشەویست. ئەمڕۆ دوای چالاکیەکەیان کە چالاکیی خۆپیشاندان بوو دژی ئەو کارە نامرۆڤانەی کە بەرامبەر گەنجێک کرابوو لە کوردستان، لە دوای ئەوە سەردانی ئێرەیان کردو. سپاس بۆ کاکاوی خۆشەویست. کاک بێستون بەخێر بێت. کاک بێستون بەڕێستان وەک ڕۆژنامەنووسی ئەمڕۆ سەردانی ئێرەتان کردووە، خۆشحاڵتان کردین. زۆر بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان و هەروە سپاس بۆ پێشوازەکەتان. من خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە ئیداری جەنابتان گەشتم. بەڕاستی ئەمەی کەیبینیم ئێسام دیمەنە بە تایبەتی ئەم دیمەنەی کە هەم وەکو دیزاین و هەم وەکو کتێبخانەکە شتێکی باشەیەکە کە لە هەر شتە باشەکان خەبات هەر تەنهاوە پێویست نییە کە بەچەک بکرێ. بەڕاستی بە تایبەتی لە وڵات دوور لە وڵاتی خۆت لە وڵاتی لە نیشتیمانی دایک پێویستە خەباتەکان جۆراجۆر بکرێن. بەڕاستی هەر ئەوە نییە تۆی تر شقام ڕاستە کاریگەری خۆیە بێنە بۆ ئەوەی کە تۆ زیاتر نەتەوەکەی خۆت ئاشنا بکەی بە نەتەوەکانی تر، بەس ئەوەی کە تایبەت و گرنگترە لێرەوە پێویستە لە زمانی دایکەوە دەست پێ بکەی، لە کەلتورەکەی خۆتەوە. هیچ نەتەوەیەک وەکو کاگیوا فەرمووی هەچ کەسێک ڕابردووی خۆی نەتەوەی کەلتوری خۆی لە یاد کرد ئەو نەتەوەی بەرەو شکست ئەڕوات، بەرەو نانوسونەڕ. ئەوەی کە پێویستە ئێستاگانە لەم کاتەیە بەڕاستی
پێویستە ئەمام کەلتوری خۆمان زمانی دایکی خۆمان ئاشناکەین بەم نەتەوانە بە تایبەتی نەتەوەی بڵین بریتانیاوە ئینگلیزە بەڵام چەندین نەتەوەی تریتیا خۆی کاریگەرەکەی ئەوەیە کە تۆ ئەگەر لێرە ئەم خەباتە بکەین چەندین نەتەوەی تر تۆ ئەم زمانی خۆت ئەم کەلتوری خۆت ئاشناکەی بە چەندین نەتەوە کە لەم وڵاتەیە دانیشتون بەڕاستی دەستخۆشیتان یەکەم هیوای بەردەوامی سەرکەوتنتان بۆ خوازم پێویستە وەکو ڕاگەاندن ڕۆڵێکی ئەکتیفتان هەبێت لەم بوارە بە تایبەتی ئەوەی کە گرنگە بەلای منەوە دوور بێت لە مۆرشی حیزبایەتی ئەم شوێنە کە دروست ئەکرێ یاخود چکە دەستگایەکی ڕاگەاندن یا کەلتوری بێ یا قوتێبخانە بێ دوور بێت لەوەی کە ڕۆڵی حیزب پێوەی دیار بێ چونکە وەک خۆ دەزانی ئێستا تاشی کورد کە شتەکانە بینێ مۆرشێکی حیزبی لە پیا دوورەکەوێتەوە تەنانەت ئامادە حەزی لێ کتێب خوێنێتەوە بەڵام کە شوێنەکە ئێستا وایە تاشی کوروە ئەیبینێت کە ئەبینێت مۆرشێکی حیزبی بەدیا دوورەکەوێتەوە کاتە و کاتە خوێنەرمان هەر بەرەو کەمبوونەوەڕە لە ئێستاشا خۆ دەزانی ئەمە خوێنەرمان بەرەو کەمبوونەوە بە تایبەتی لێرە پێویستە زیاتر خوێنەر ئاشکێنەوە و پەرێ پێدەن دەستە خۆشیتان یەکەم هیوای بەردەوامی سەرکەوتنتان بۆ خۆش کاک بێستونێکێکە لەو چالاکوانانەی کە چەندین ساڵە بە خۆبەخشی کار دەکات شانازی پێوەکەین بەڕاستی بابچین بۆ لای ئەم برا خۆشەویستەمان کاک هەورامان کە ویژێکێکە لە چالاکوانەکان و خزمەتێکی زۆر زۆری بەچاوی کردووە کاک هەورامان سڵاو لێبێ سڵاو لێەوە سپاس ئەستەکەم مایکەکە کوژایەوە وایە یەک دوو سڵاو لێەوە سپاس زۆر سپاس کاک هەورامان ئێمە خۆشحاڵ بووین ئەمڕۆ بە دیدارە شاد بووین و ئەمڕۆ بینیمان گروتینێکی زۆر تایبەتە هەبوو لە ناو جۆش و خۆشی ئەو خۆپیشاندانەیەمانێ بۆمان باسکە ئەمڕۆ ئەو خۆپیشاندانە باسی چی کرد لە دوایەوە کە هاتی بۆ ئێرە جۆش و خۆشی و خەڵکەت چۆنە بینی سپاس بۆ ئەم دەرفەتێکی باش بوو کە ئێمە لە پراوێزی ئەو چالاکیی خۆمان لەگەڵ ئەو برابەرێزانەیە هاتین سەردانی ئەم شوێنەمان کرد ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بریتانیا سەبارەت بە چالاکیەکەمان ئێمە ئەو ڕووداوەی کە لە چەند ڕۆژی ئەو ڕووداوانەی لە چەند ڕۆژی ڕابردووە و کە درێژکراوەی ڕووداوەکانی ترن کە چەند ساڵێکی دیپارتیەکەن ئێمە شۆک کرد ئەو شۆکەوای لێکردین کە ئاوا تووڕەبین کە ئاوا بروژین بەڕاستی نەمانەزانی چۆن تعبیر بکەین لەو زوڵما لەو چەسانەوەی کە دام و دەستگا ئەمنی و پۆلیسیەکانێکی دیپارتی بەڕێوەیە بن لە کوردستانە و من ئەمەوێ بڵێم ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ناوێکی گەورەی هەڵگرتووە لەژێر ناوێکی گەورە ئیشوکارەکانی بەڕێوەبا کە وشەی ڕۆشنبیرە لە ڕاستیە ڕۆشنبیران ئەبێ سەرڕمی گۆڕانکاریەکان بن لە هەر کۆمەلگایەکە ئێستا کۆمەلگەکەی ئێمە گیرۆدەیە بە سەرەتانی یەکێتی و پارتی پێویستی بە ڕاچەنین و ڕاپەڕین و گۆڕانکاریەکە ئەبێ ڕۆشنبیران جێپەنجیان دیار بێ لە گۆڕانکاریە کە بەڕێوە بێ و ئێوە لێرە ئەو ناوەتان هەڵگرتووە پێویستە لە پاڵ چالاکیە ڕۆشنبیریەکانی خۆتان بیر لەوە بکەنەوە کە ئێوە هەوێنێک بۆ گۆڕانکاری دروست بکەن لە ناوخۆی کوردستانە لەگەڵ ئیشوکارەکانتان خزمەتەکانتان کە لەسەر ڕەوەندوی کوردی و جالەی کوردی لێرە ئەیکەن ئەگەر ئێوە ئەتانەوێ بە ڕوویەکی جوان بن ئیشێ ڕێکخراوێکی جوان بن کاریگەر بن کاریگەریتان هەبێت لەسەر کۆمەلگای کوردی لە ناو لە دەرەوەش ئەبێ هەست بە ئازار و دەردی میلەتی کورد بکەن لە ئێستاە کە گیرۆدەن بە دەسەڵاتی پارتیوێکێتی و ئێوە ناوی ڕۆشنبیریتان هەڵگرتووە ئێوە ڕۆشنبیرن خەڵکی ڕۆشنبیر لە خۆتان کۆکەنەوە ئەبێ ڕۆشنبیران لە دەوری خۆتان کۆکەنەوە بیکەن بە هەوێن و کەرەسەی گۆڕانکاریە بۆ دەرباسکردنی کۆمەڵگەی کوردی و گەنجی کوردی و خەڵکی کورد لە دەستێکێتی و پارتی بۆی چیتر گەنجەکانمان نێن لە وڵاتانە ژیان گوزەریان دەستخۆش کاگەرامانی خۆشەویست سپاس بۆ کاگەرازی جێکێکە لەو چالاکوانانەی کە بە خۆبەخشی بە هەمان شێوە لە ڕێکخراوی داکۆ کار دەکا و ئەمڕۆ سەردانی ڕێکخراوەکان کردووە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بۆ پەڕی شانازیەوە ئێمە خزمەتیانەکەین و بە خێراتنیانەکەین کاگەرا سڵاو لێبێ سلااو لە سپاسان دەکەم کاگەراز چی وای کرم ڕۆم برادرانە کۆ ببنەوە و ئێمە کۆبینەوە و پێشوازیان لێ بکەین و لە خزمەتیانانی سەرەتا دەستخۆشی لە ئەوە دەکەین بۆ ئەم میوانداریە سپاسان دەکەم و سپاسی بەشداربوونشتان دەکەم لەم گربوونەوەی ئەمڕۆ کە دژی دەستەڵات و دادوەرەکانی هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵ بووم بە هاتنی بەڕێز کاکیوە ئەحمەد وەک چالاکوانێکی سیاسی وە کەساتێکی سیاسی لە گۆڕۆپانی وڵاتی بەریتانیا و جیهان کەسێکی خۆشەویستە لای ئێمە زۆر خۆش دڵخۆشی کردین
و هەروە بڕێز کاک کاوە دەربەندی وەکو سکرتێری ڕێکخراوی داکۆک خۆشحاڵم بە یەکەوە کۆکردنەوە کاک بێستونیش یەکێکە لەم کەس ئەزیز و ڕۆژنامەنووسە خۆشەویستانە شانازیان پێوە دەکەین خۆشحاڵتر بووین کە بە یەکەوە لە ماڵی ڕۆشنبیرانی کورد کۆبووینەوە هیوادارم ئەم ماڵانە لە هەموو شارەکاندا وەکو بە هاوڕێیان باسییان کرد بوونی هەبێ من لە نزیکەوە ئاگداری ئەم هۆڵەی ڕێکخراوی و جوهدی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردم بەعقەت کاری زۆر جوانتان کردەوە جێگای دەستخۆشینە وتوانیتانە گەرم و گوڕێک بە کۆمەلگا بدەم بتوانن کۆمەلگای کوردی لە وڵاتی بەریتانیا لە بەتایبەتی لەم سنوورێ بهێنە دەرەوە بێنم بەشداریان پێ بکەن لە مەراسیمەکاندا دڵخۆشیان بکەن ئاهەنگیان بۆ بجێڕن و لە هەمان کاتیشدا گەلەریەکی زۆر جوانتان دروستکردەوە کۆمەڵێک کتێبی بە نرخ تایەتی بەڕاستی من ئەمە شتێکی زۆر بە گرنگی ئەبینم من دەستخۆشتانی دەکەم هەبژین سەرکەوتو بن سپاس بۆ ئێوە خۆشەویستانی مەش بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەوە بە خێرات نیەمەوە بە ڕێزانەکەین و داواشیان لەکەین هەر کارێگەر چالاکیەکە بوو ئێمە پشتیوانیانەکەین هەموو کەناڵی بیکەیفەوە هەموو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ئەم هۆڵی خۆیانە و بۆ هەر کار و چالاکیەکە من پشتیوان یەک بین کار و چالاکیەکانمان جوانترە بن و زیاتر ئەچنە ناو خەڵکەوە ڕێزی گۆڤ ئەحمەد فەرموون لەگەڵ شاندی یاوەرم کەناڵی بیکەیفۆ تا ساتێکی تر ماڵەوە کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ